بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام هەوڵ دەدەین لەم بەشەی بەرنامەی سۆراغی مێژوودا قسە لەسەر سۆسیال میدیا بکەین وەکو میدیایەکی تریا خود مۆدێلێکی دی لە میدیا بۆ چوونە ناو مێژووی ڕۆژنامەنووسی کوردیەوە دەپرسین ئایا مێژووی ڕۆژنامەنووسی کوردی کاتێک کە باس دەکرێت تەنها مۆدیلەکانی بینرا و بیسرا و نووسرا و دەگرێتەوە یاخود تەواوی ئەو مۆدیلانەی دیکە کە لە دوای ئەوە لە مێژووی ڕۆژنامەنووسی کوردیدا دێنە پێشەوە. ئێستا میدیایەکی دیکە هەیە پێوتێ میدیای هاوڵاتی یاخود سۆسیال میدیا یاخود میدیای ئەلکترۆنیش بەشانی ئەمەوە هەیە. ئایا ئەمانە دەچنە ناو مێژووی ڕۆژنامەنووسی کوردیەوە؟ ئایندەی نووسینەوەی مێژووی ئەم قۆناغی ئێستای ئێمە بە تەنیشتی میدیای نووسراوە بینراوە بینراوە وەکو یەکە یاخود ئەمانە تایپێکی ترە. ئێستا هەموو هاوڵاتیەک بۆ خۆی بۆ بە ڕۆژنامەنووس ئاڵوگۆڕی زانیاری دەکا هەواڵەکان دەگوازێتەوە. ئایا ئەمە پێوتێ ڕۆژنامەنووس؟ جیاوازی نێوان ئەو میدیانەی کە میدیای نووسرا و بینرا و بیسراون چییە لەگەڵ ئەو میدیایی کە ڕۆژانە خەڵکی پێوەی مەشغوڵە یاخود سەرقاڵە پێوەی لە ناو تۆڕە کۆمەڵایەتیەکانە؟ ئەمانە کۆمەڵێ تەوەری سەرەکی سۆراغی مێژووی ئەمڕۆمانە بە میوانداری هەریەک لە بەڕێزان مامۆستا هاوڕێ مەحموود مامۆستایی بەشی ڕاگەیان لە زانکۆی سلێمانی و توێژەر لە بواری ڕاگەیاندن کاگاوژین عومەر نووسەر و ڕۆژنامەنووس بەخێربێن بۆ ستۆدیۆی سۆراغی مێژوو. مامۆستا هاوڕێ ئەو مۆدێلانەی میدیا یا ئەو شێوازەکانی لە میدیای نووسرا و بینرا و بیسراو کە باسەکرێن لە ناو مێژووی ڕۆژنامەنووسی کوردیدا ئەمە مێژووە تاپۆ کراوە لەسەر ئەم سێ مۆدێلە یاخود ئەکرێ لە دەرەوەی ئەمانەش ئەوەی دیکە کە بەشانیدا دوای ئەوانە بەهۆی پێشکەوتنی تەکنەلۆژیای دنیاوە هاتوۆتە پێشەوە بنووسرێتەوە. بەڵێ بەنای خۆی گەورە سەرەتا سپاس بۆ بانگشتان بۆ بەرنامەکە. لە ڕاستی ئەمە سارام مێژووی ڕۆژنامەگەری کوردی بە زۆر هەورازون شێوا تێپەڕ بووە و زۆر جۆر لە بڵاوکراوە و ڕۆژنامە و لە ڕاستیە جۆرەکانی تری ئامڕازەکانی ڕاگەاندنی لە خۆگرتووە بەدەر لە تەواوی ئەو ئامڕازانەی کە بە ئامڕازی خوێنرا و یا نووسرا و یا بینرا و یا بیسرا و بازەکرێن لە قۆناغە جیاوازەکانی مێژووی ئێمەدا زۆر بواری تریشی گرتووە تەنانەت زۆر جار بڵاوکراوەیەکی بچوو کە بە نهێنی دەرچووە دەچێتە خانەی ئەو مێژووی ڕۆژنامەگەری کوردیەوە. واتە قسە زۆرە لەسەرەوەی کە مێژووی ئێمە مێژوویەکی دەوڵەمەندە بەڵام کەمتر ئاشکراکراوە ئەوانەی کە ئاشکراکە و چەند ژمارەیەکی کەمن لە ڕۆژنامەکان و هێشتا توێژرانی بواری میدیا پێویستە بگەڕێن و سۆراغ بکەن بە دوای کون و کەلەبەرەکانی مێژووی ڕۆژنامەگەری کوردیدا بۆ دۆزینەوەی بواری تر. بەڵام سەبارەت بە پرسیارەکەی جەنابەت مێژووی ڕۆژنامەگەری کوردی بەڵێ فراوانێکی ئەوتۆ هەیە کە تەواوی بوارەکانی میدیا و ئامڕازەکانی میدیا لەخۆ بگرێ بەم ئامڕازە میدیایی کە ئێستاشەوە کە میدیای ئەلکترۆنیە یا ئەتوانین بڵێن ئەوەی لە ئێستادا بە چەمکی سەحافەی مواطن ناو ئەبرێ ڕۆژنامەی هاوڵاتیە ئەتوانین بڵین ئەمەش لەخۆ ئەگرێ بەڵام بە تایبەتمەندی خۆیەوە بە جیاوازی قۆناغەکانەوە و بە تێگەیشتن لە ئەرک و ڕۆڵی هەر یەکێک لە ئامڕازەکانی ڕاگەیاندن بە لە بەرچاوگرتنی قۆناغە جیاوازەکانی مێژووی ڕۆژنامەگەری کوردی. بەڵێ ئەمانە هەروەکو بۆچوونی تۆ وەکو مامۆسایەکی زانکۆ یاخود ئەڵێ تیۆری ژیان نووسەر و لێکۆڵەری تاسە دروست بوو بۆی قسە لەسەر ئەمە بک بڵێ ئەمانە شان بەشانی میدیاکانی دیکە ئەکرێ هەژماری ئەوەی بۆ بکریا خود هەژمار ئەکرێ کە لە ناو مێژووی ڕۆژنامەنووسیە بە ئەمە بە شێوەیەکی گشتی بڵێن لە تەواوی دنیاوە ئەوەی کە باسیەکەین لە زەمینە و واقعی کوردستاندا. بەڵێ لە ئێستادا بەردەوام توێژرانی بواری میدیا لە دەرەوەی مێژووی ڕۆژنامەگەری کوردیش بەگشتی وەکو مێژووی ڕۆژنامەگەری جیهانی هەمیشە قسە و باز لەسەر ئەوە هەیە کە تایپەکانی میدیا لە ئێستادا هەمویان بەشێکن لە تەریخی میدیا بەڵام هەرێکیان بە شێوازێک و لە ئێستادا بەدەر لەوەی ئێمە قسە بکەین میدیا ئەکەوێتە ناو مێژووە ئێستا پێچوانە بۆتەوە مامۆستا ئارام پێم وایە لە ئێستادا میدیا تاریخ دروست دەکا ئەو هەژمونە و بە هەژمون و باڵا دەستی و کاریگەری میدیا لە ئێستادا هەیەی بەسەر تەواوی جونگەکانی کۆمەلگا و تەواوی ژیانی مرۆڤایەتیدا ئەو هەژمونە بواری تاریخ و مێژووشی گرتووەتەوە جاران لە ڕاستیە تەبەری ئەهات محەممەد ئەمین زەکی بەگ ئەهات بێژووی ئەنووسیەوە ئێستا ئێمە ئەو بە ڕێزانەمان دەست ناکەوێ بەڵکو ئێستا میدیایە تاریخ تۆمار دەکا ئێستا جارێکی تر کە گۆڕانکاریەک لە بواری تۆمارکردنی مێژووی مرۆڤ دەکرێ و لە بواری مێژوو ڕۆژنامەگەریشە بزەبت ئەکرێ ئەوە میدیایە جارێکی تر مێژوومان بۆ تۆمار دەکا بۆ نمونە ئەگەر تۆ بتەوێ مێژووی ساڵی 2000 هەڵدەیدە لاپەڕەکانی ساڵی 2000 سیرکەی لە 2000 سیرکەی ڕۆژنامەی ڕۆژانەمان هەیە ڕۆژنامەی هەفتانەمان هەیە دو هەفتە جارێکمان هەیە گۆڤاری مانگانەمان هەیە گۆڤاری وەرزیمان هەیە سات بە سات و چرکە بە چرکە و
کاتژمێر بە کاتژمێری بەرنامەکانی تەلەڤیزۆنمان هەیە هەموو ئەمانە هەڵدەیتەوە تێدەگەی چ لەو ڕۆژگارانەدا چ گوزەراوە و باز دەچی کراوە چێ فەرمانڕەوا بووە چێستم لێکراو بووە گەندەڵی لە چ ئاستێکا بووە ئازادی لە چ ئاستێکا بووە ئەم هەموو ئەمانەوە لە دەلاقی میدیاوە ئێمە سەیر دەکەین بۆی ئێستا جارێکتر میدیا دێت تاریخ ئەنووسێتەوە لەم ڕۆڵەدا کە میدیا هاتووە ڕۆڵی مێژونووسەکانیشی وەرگرتوتەوە و خۆی بووە بە مسەجیلێک بە تۆمارکەرێک بۆ ڕووداوەکان لە ڕاستیە ڕۆڵێکی دقیقترە لە بەرەوەی قسە لەسەر بەروارەکە قسە لەسەر بەڵگەنامە و دۆکۆمنتێکەکە کە لە ڕاستیە بەرچاوە و بەردەستە و ئەگەر لە میدیای بیرراویشا سەرکەی قسە لەسەر وێنەکە کە ڕاستێکی حاشا هەڵنەگرە و لە ڕاستیا وێنەیە گزارش لە هزار وشە دەکات و بە زیاتریشەوە. بەڵێ کاگاوژین من لە ناو وەڵامەکەیەوە پرسیارە لە تۆکەم ئایا تۆکو ڕۆژنامەنووسێک میدیا مێژوو دروستەکە ئێوەکو ڕۆژنامەنووس کە ئیشتان کردووە لەو بوارە ئەندازەیەک لە ڕەهەندێکی دوورترەوە و چاودێری کاری میدیاییتان کردبێ ئایا ڕازین بەوەی کە زۆر جار مێژوو تەم و مژەکەوێتە سەری وەکەم و کورتی تایە ڕازین بەوە کە ڕۆژنووسین یاخۆ کاری ڕۆژنامەنووسی بچێتە ناو مێژوو یا مێژوو دروست بکات. منای خی گەورە میهرەبان سپاس بۆ بەڕێست و بۆ مامۆستا هاوڕێ بۆ بینەرانیش لە ڕاستیە میدیا خۆی مێژوو دروستەکە بەتاکی دوایە بە تایبەتیش میدیای وەسایقی یا میدیای نووسرا و ئەوانەی کە وەکو چۆنەڵێت دەقێکی بەڵگەنامەیی دەمێننەوە کە لێرە شاتوانین هەموو ڕۆژنامەکان و گۆڤار و بڵاوکراوەکان حسابی ئەو ژانرەی بۆ بکەین چکە بەڕاستی ئێستا تۆ مؤسسەیەک ڕۆژنامەیەک دەرەکە یا حیزبێک لە وڵاتی ئێمەیە کە خۆشمان بۆ نمونە زمان حاڵێکی حیزبیمان بۆ ماوەکی زۆر دەرکردووە ئەو ڕۆژنامەیە سیرەکەی لە نەتیجەیە دەبێتە تۆمارکردنی قۆناغێکی مێژووی تەمەنی ئەو حیزبە یا ئەو مؤسسەیە یا ئەو حکوومەتەیە یا ئەو دامەزراوی کە لە پشتی ئەو هینەوە وەستاوە یا بۆ نمونە مێژووی کۆمەڵگە بە ڕووداوەکانی ئەو تۆمارەکە بەڵام من بەڕاستی ڕاستە لە ڕووی ئەکادیمیەوە ئەوە پسپۆڕی من نییە قسە لەسەرەوە بکەم شمەور لە کارێکەوە بەڵام پێم وانە سوۆسیال میدیا بە ئەندازەی میدیای نووسرا و بە دەرەجەی یەکەم بتوانێت چۆن لە تەوسیقی و مێژوویەمان بۆ بکە چکە لە ئەساسا لەگەڵ بوونی کاریگەری و بەرفراوان بوونی سوۆسیال میدیا خۆی مەسلەیەکی بەڵگەنامەی نییە شتی ڕۆژە یعنی بۆ ئەمڕۆ قەزەیەکەوێت چەندین شتی لەسەر ئەنووسری هەتا من زۆر جاربی لەوە دەکەمەوە لە ئێستادا بەهۆی مەشغەڵەتەوە پرۆسەی نووسین تۆزێ ئەستەم بۆ ئینسانەکان تۆ جاری وایە تاوتارێکە نووسی زەحمەتێکی زۆرەکەوێتە سەرشانێ یا بۆ نمونە چۆن وا بکەی ئەرشیفی خۆت کۆکەیتەوە من بیر لەوەکەم و ئایا ئێمە کە لە پێگەکانی خۆمان لە لاپەڕەکانی خۆمان لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک یا تویتەر یا شوێنێکی تر کە شتێک بڵاوکەینەوە دەتوانین وەکو دەفتەرێکی مزەکەرات مامەڵی لەگەڵ بکەین کە دوجارە ویژەبێ بەسەر چاوەیەکی مێژووی خۆمان زۆر جار لەو باوەڕەدا نیم یعنی ناگەم کاژین ئەمەی بەڕێز هێمای بۆکەی لە سوۆسیال میدیا کە من دواتر دێمە سەرەوە تەوەرانەش پێدوانی ئەمە بۆ میدیاکانی تریش هەر ڕاستە ئەویش بۆ نمە تۆ خەبەرێکت لە ڕۆژنامەکەی خۆت بڵاو کردوتەوە لە چەند ڕۆژنامەی دیکە هەیە بەڵام هەریەکی بە ڕوئیایەک بینیەتی وە لە چوارچەوەی سیاسەتی ڕۆژنامەکەی خۆیان مامەڵەی لەگەڵا کردوە یعنی ئەمە بۆ ئەوانی دیکەش هەر ڕاست خۆی لێکدانەوەکان یا جۆری سیاغەکەی ئەو خەبەرە ئەو بابەتە ئەو ڕووماڵی کە تۆ بڵاوی دەکەیتەوە لەو زمان حاڵەیە یا لەو بڵاوکراوەیە ئەمە شتێکە ئەوەی کە تۆ شتەکە تەوسیقکەی یاداشتیکەی شتێکی ترە بۆ نمونە ئێستا ئەمڕۆ 2016 بۆ نمونە ئەمڕۆ شتێک ڕوودەدا دەکرێت من لەگەڵ ئەسڵی خەبەرەکەیە مەسجێکی تێ بکەمەیە ئەو پەیامی کە ئەمەوێ ئیتر سیاسیە کۆمەڵایەتی ئایدۆلۆژیە لەگەڵ سیاغی خەبەرەکەیە لەگەڵ سیاغی ڕووداوەکەیە بڵاوی کەمەوە بەڵام ناتوانم دەستکاری تاریخە قەتعەکان یا چۆنەوە زانیاریە بنەڕەتیەکانی ئەو بکەم ئەوە ئەرکی مێژوونووسێکە یا ئەو کەسەی کە شرۆڤی ئەو ڕووداوە دەکا لێکی هاتۆ ئایا ئەمە بە چ خەلفێتێک ئەم ڕووداوە نووسراوە بۆیە بەڕاستی مەسەلەی میدیای نووسراوە یا ئەو میدیا تەقلیدی کە هەبووە بە دەرەجەی یەکەم بەڵگەنامەی ترە هەتا لە یاسای ڕۆژنامەنووسی و یاسا کارپێکراوەکانی ئێمەش تا ئێستاکێ لە کێشەکان هەتا من لە دادگاکانی ژێبێنم بۆ دادوەرە بەڕێزەکان نازان چۆن مامەڵە لەگەڵ ئەو سکاڵانەیە بکەن کە پەیوەندیان بە سوۆسیال میدیاوە هەیە منێکێک لەوانەی کە بۆ نمونە تووشی ئەو کێشەیە بووم قەزەیەکمان بڵاو کردەوە حاکم نازانێت چۆن ئەوە بکە بۆیە تا ئێستا لەبەر ئەوەی سوۆسیال میدیا شتێکی بەڵگەنامەیی نەبووە بە شێوەیەکی ڕسمی لە کۆمەڵگەی ئێمەشا هێشتا دامزراوە تەشریعەکان نەگەیشتنەتەوە یاسایەکی تایبەتی بۆ ئەوە بکەن
ئەمە کەمکردنەوەی کاریگەری سوسیال میدیا نییە. ئێمە لە بابەتی یا لە کاتی قسەکردن لەسەر کاریگەری میدیا دەتوانین باز لەوە بکەین کە سوسیال میدیا کاریگەری زیاترە لە ئێستا لە چاوژانرە تەقلیدیەکانە بە شێوەیەکی گشتی و بە تایبەتی لەم کۆمەلگانەی ئێمە خەڵک زیاتر ئەیکا بە ئەمرازێکی فشاری سیاسیش بەهۆی ئەوەیە کە دامزراوە میدیای تەقلیدیەکان نەیانتوانیوە ئەو کەلێنە پڕکەنەوە. بۆیە بەڕاستی بەڵێ میدیا دەتوانێت مێژوو دروستکە و تەوسیقی کا، بەڵام کەمتر لە بواری سوسیال میدیا ئەمە دەتوانین ئەو تەوسیقە ببینین. بەڵێ مامۆستا هاوڕێەوەی کاک هاوژین باسی کرد، کاک هاوژین باسی سوسیال میدیای کراوی پێوتێ میدیای هاوڵاتی. ئایا ئەو میدیانەی دیکە میدیا کلاسیکەکان کە پێشی ئەوەی کە میدیای ئەلکترۆنی و سوسیال میدیا لەم چەند ساڵی دواییدا بێتە کایەوە یا خودت بێتە ناو کۆمەلگای ئێمە تەجاوزی سنوورەکان بکە و بێتە ناوە، ئایا میدیای تردی کە هیچ ڕێسا و نەریت و پێدراوێکی جیاوازیە بۆی ئەم میدیای لێ جیا بکەینەوە یاخود تۆش کۆچی لەگەڵ ئەو بۆ چوونانەی کاکاوژینە؟ ئایا سوسیال میدیا ئەکرێوەکو خۆی مامەڵی لەگەڵا بکرێ یاخود ئەوی شان بەشانی ئەو میدیانی تر لە مێژووی ڕابردووە میدیا کلاسیکەکان کە هەبووە هاوکات وەکو ئەوان مامەڵی لەگەڵا کرێەوە هەژینی ئەوە ئەکرێت کە ئەمیش مۆدیلێکی دیکەیە لە میدیا بۆی پێشکەوتنەکانی دنیا. بەڵێ دەستخۆش مامۆستا هاوژین ڕوونکردنەوەیەکی جوانیدا لەسەرەوە، بەڵام من لەو نقطەیە تا ڕادەیەک هاوڕانیم کە سوسیال میدیاش وەک جۆرێکی تری میدیا و قۆناغی تری گەشە سەندنی کۆمونیکیشن بریتە لە میدیا دوجار ناوێکی تری بۆ نادۆزینەوە، ناتوانین لەژێر تایتڵێکی ترا ئێمە تەوزیفی بکەین جگە لە تەوزیفی کاری میدیایی وەک وەسیلەیەک لە میدیا. هەر بۆ خۆی چەمکی میدیا ینی وەسایلی ئەعلام، لەبەرەوە کاتێککە میدیا بەکارێنین بە مانای ڕاگەاندن نایە بە مانای وەسایلی ئەعلام دێ. ئەکرێ سوسیال میدیاش بەشێک بێت لە میدیا و بچێتان ناو مێژووە، بەڵام تەواو کۆکم لەگەڵ مامۆستا هاوژینەکە ڕۆڵی ئامرازەکانی نووسرا و بینرا و کاریگەرترە لە ئامرازی کۆمونیکیشنی با بڵێن هاوڵاتی یا ئەوەی پێی دەڵێن میدیا ئەلکترۆنی، بەڵام ئەمیش بە جیازی قۆناغەکانەوە. بۆ نمونە ئێستا لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک پار ساڵ لە ڕۆژێکی دیاریکراوە پۆستێکت بڵاو کردوێتەوە، هەمان ساڵ لە ڕۆژێکی دیاریکراوە دوای تێپەڕبوونی ساڵێک پیشاند ئەداتەوە، واتە بەشێک لە مێژووت پێ ئەڵێتەوە گەرتۆ ئەتوانی درێژە بەم مێژووە بدەیت. ئەمە لە خاڵێکدا. لە خاڵێکی تریشە ئێمە ئەمڕۆ گرفتمان زۆرە لە بواری سوسیال میدیادا کە بریتە لە جۆرێک لە فەوزە و بێسەروبەری و بێبەرنامەیی لە ناو میدیای کوردیدا خوڵقاوە. ئەم فەوزە و بێسەروبەریە لە چێوە هاتووە؟ لە جیاوازی تایبەتمەندیەکانی ئەم مۆدێلی میدیاوە هاتووە لەگەڵ مۆدێلەکانی تر. دێمە سەر ئەو تەوەرێژ، بەڵام منەمێ ئەوەش لە بەڕێزی پرسموەکو مامۆسایەک و ئەوکو ئەکادیمیەک، ئایا ئەمە لە بایەخی مۆدێلەکانی تری میدیا تایپەکانی تری میدیا کەمەکاتەوە ئەم سوسیال میدیای ئێستا هاتووە هەموو کەس بۆ خۆی میدیاکارێکە؟ بێگومان لە ئێستادا ئەوەی کە بە چەمکی سەحافەی مواطن ڕۆژنامەی هاوڵاتی ناو ئەبرێ جاران تەنها نێرەر و وەرگر هەبوو، نێرەر دەستگای میدیایی بوو یا کۆمەڵێ دەستگا بوو یا کەسێک بوو یا ڕۆژنامەوانێک بوو لە هەر حاڵەتێکا بە جیازی ئەمرازەکانی ڕاگەاندن. نێرەر بریتی بوو لەو کەسێک کە پەیام ئەنێرێ، وەرگیش بریتی بوو لە وەرگری پەیام. بەڵام لە ڕاستیە ئێستا هاوڵاتیەکی سەر شەقام خۆی نێرەرە، خۆی وەرگرە، ئەوەی کە پرۆسەی کۆمونیکیشن تەواو دەکا، فیدباک هەر لە خۆیەوە دێتەوە جارێکی تر بۆ یەکتری. بەڵام قسە لە ئەرکە، بەڵێ وەکو ئەرێک توانیوێتی لە ئێستادا جێپێ لێشکە بە ڕۆژنامەی چاپکراو و ئێستا زۆر لە توێژەرانی بواری میدیا دەرکەوتنی سوسیال میدیا بە زەنگی مەرگی ڕۆژنامەی چاپکراو ناو ئەبەن. پێیان وایە ئیتر مەرگی ڕۆژنامەی چاپکراو نزیک بۆتەوە. هەرچەنە من وەک مامۆستایەک ڕاگەان پێم وایە هەتا ئەو ڕۆژەی کە ئێمە پێویستمان بە ئاڵوگۆڕی زانیاری بێ کە بەردەوامیش تاکو و ژیان بەردەوام بێ پێویستمان بە ئاڵوگۆڕی زانیاری، تا ئەو ڕۆژە ناتوانین بێ احتیاج بین وەکو عەرەب ئەڵێ لا یستەغنی عنه لە ڕۆژنامەی چاپکراو بەردەوام پێویستمان پێ بێ، بەڵام سەرەتای مەرگیشی بەدیار کەوتووە. بەڵام ئایا ئەمە لەناو ئوسوڵەکانی کاری ڕۆژنامەنووسی یا میدیای هینایەوەکەوەی لە ڕابردووە باسی لە مێژووی ڕۆژنامەنووسی کورە لەناو ئەو ئوسوڵانایە ئێوە وەکو مامۆسایەکی ئەکادیمی کە کۆمەڵێ پێدرا و چوارچەوەی دیاریکراوی زانستی هەیە ئەڵێنەوە بە خوێندکارەکاتان بۆی ببن بە میدیاکارێکی پرۆفیشناڵ، ئایا ئەمە لەناو ئەو ئوسوڵایە کە تۆڵی جێ پێ لێشکرا و جاڕی مەرگی ئەوەدا لە ئایندەشە؟ تا ئێستا ئێمە ئەو ئوسوڵەی کە بەڕێزت باسیەکەی نە لەسەر ئاستە عالەمیەکە وەنە لەسەر ئاستە کوردستانیەکە یاسایەکی تەواو دقیق نییە بۆ مامەڵەکردن لەگەڵ سوسیال میدیادا تاکو ئێمە بەرچاومان ڕوون بێ بەرامبەری. ئەمە هەژمونێکی لە ڕاستیە عەولەمەیە وەزاڵ بۆ بەسەر کۆمەلگاکاندا و سنوورەکانی بەزاندووە. ئەمە ئەم فەوزایە
هەر بەرچاوی خەڵکی نەگرتووە لە بەردەم ئەکادیمیان و ڕۆژنامەنووسانیشدایە. بۆ نمونە ئەو یاسایی کاکاوژین باسی کرد، یاسای ڕۆژنامەگەری کوردی لە ئێستادا نەک هەر قسەی نییە لەسەر بواری سۆشیال میدیا، بگرە قسەی نییە لەسەر کەناڵ ئاسمانیەکانیش، لەسەر تەلەڤیزیۆنەکانیش، لەسەر تەلەڤیزیۆن لۆکاڵەکانیش قسەی نییە. کاتێ تۆ ئەچیتە بەردەم دادگا تەنها بەپێی ئەو مادانە تۆ محکوم ئەکری بە نووسین بە بڵاوکردنەوە، ئەوەنە ڕۆژ بەسەر بابەتەکە تێپەڕبوو بێت تۆ ئەتوانیش سکاڵا بکەیت. بەڵام من سوکایەتیم پێکراوە مەسەلەن من ناوم زراوە، هاوڵاتێک ناوی زراوە بە وێنەیەک کاریگەرترە لە وشەیەک، وێنەیە گزارش لە 1000 وشە زیاترەکە. لەبەرەو حاڵەتە حکمی ئەمە چییە؟ حکمی سۆشیال میدیا چییە؟ حکمی ئەو نابەرپرسیارەتێکە کە لە ئێستادا سۆشیال میدیا ئەرکی ڕاستەقینەی خۆی نابینێ، بگرە ئەرکی تەفریغ ئەبینێ، ئەرکی بەتاڵکردنەوەی ناڕەزایی ناخی تاکەکان ئەبینێ بە هەموو جۆرەکانیەوە. ناڕەزایە لە دەسەڵات، ناڕەزایە لە خودی خۆی، ناڕەزایە لە واقعی ژیان، ناڕەزایە لە نەبوونی پێناسەیەک بۆ خودی هاوڵاتی. یعنی سۆشیال میدیا ئێستا لە فەوزایەکدایە. ئەم فەوزایە بریتە لەوەی کە مانایەکی ڕاستەقینە بۆ پەیام نایەڵێتەوە و ڕەگەزی ڕاستگۆیی لە نزمترین ئاسیدایە. بەڵێ بەپێی ئەو بۆچوونانەی مامۆستا هاوڕێکە گاوژین جیاکاریە بابەتیەکانی نێوان میدیای گشتی و میدیای هاوڵاتی چییە؟ طبعا ئەوەی مامۆستا باسی کرد منیش سۆشیال میدیا بەشێک لە میدیا بینم، یان جای ناکەمەوە، بەستم لە ڕۆڵیان لە دۆکیومنتکردنی مێژووە بوو. بەتاکید مەسەلەی سۆشیال میدیا ئەوە چێتە خانەی چوارچێوە وەسایلی ئەعلامەوە. جیاوازەکان دەتوانین بڵێن هەرێکیان تایبەتمەندی خۆی هەیە، جیاوازەکان لە تایبەتمەندەکانەوە وەرەگرێتەوە. ئەگەر شتە شقلەکان بگری میدیای تەقلیدی وەکو مامۆستا ئاماژەی پێکرد هاوڵاتی بە دەرەجە یەکەم وەکو وەرگر ئەوەی کردووە، یەکێک خەبەرەکەی بۆ تەختیە کردووە و پەیام و مەسیجی خۆی تێکردووە بۆی ڕووماڵ کردووە، یعنی لەوێ هیچ دەورێکی نەبووە. بەڵام لە سۆشیال میدیایە وەکو دەوترێ هاوڵاتیە بێ بە ڕۆژنامەنووسیش و یەکێک تاکەکە خۆیە بێ بەجەم سەرتیایە. بۆ نمونە ئەو خێرایی کە لە سۆشیال میدیا هەیە بۆ بڵاوبوونەوەی هەر ڕوودا و بابەتێک کە ڕوودەدات، تۆ دەبێت لە میدیای تەقلیدیا لانی کەم چەند سەعاتێک یا ئەگەر میدیای نووسراوە بێجاری و یا 24 کاتژمێر تۆ چاوەڕێیەکەی تا ئەو زانیاریە بە شێوەیەک دەکەوێتە بەردەست. و مەسەلەی بڕی تێچوون ئێمە دەزانین ڕۆژنامەیەک یا کەناڵێکی فەزایی یا ڕادیۆیەک چەندێک چۆنەڵێ وزەی مرۆیی و مادی و معنەوی پێویستە بۆ ئەوەی بکوێتە سەر پێی خۆی وە کاریگەر بێەوە بەردەوام بێ. بەڵام تۆ پێویست بەو پارەیە نییە، یا پێویست بە ئەتوانین بڵێن بە پارەیەکی وان نییە بۆ ئەوەی بتوانانی کەناڵێکی تایبەت بە خۆت هەبێ. ئێستا چۆنەڵێ تۆڕە کۆمەڵایەتیەکان بە تایبەتی فەیسبووکوانە ینی بۆ خۆی بۆ بە کەناڵێکی فەزایی توانی پەخشی ڕاستە خۆت هەبێ، ئەتوانی مەلەفاتی ڤیدۆیی و سەوتی و کاگاوژین ئەگەر لە ڕابردوودا یعنی میدیاکارە یا ڕۆژنامە یا کەسێک هەواڵە یا وتارێکی لە ناو میدیایەکان و سوێ با بڵێن ئەوانەی کوردستان بانگی حەقە ئومێدی ئیستیقلالە ژینە ژیانە تێگەشتنی ڕاستیە پێشکەوتنە لەو گۆڤار و ڕۆژنامانەی لە سەرەتاکانی سەدەی 20م تاوەکو دواتر و دوای نیوەی دووەمی سەدەی 20میش ئەگەر ئەوانە بوون بە کارکتەرێک بۆ نووسینەوەی مێژووە ئێستا مێژوی ڕۆژنامەنووسی کوردی بەوانەوە دەوڵەمەند بێ، ئایا بۆ سۆسیال میدیا چی ئەبێتە مێژوو نووسە؟ ئەبێ ئەکرێ بڵێن هاوڵاتی کارکتەرێکە و مێژوو نووسیا چی ئەبێت؟ ئەوەی کە باسم کرد ئێمە ناتوانین وەکو سەرچاوەیەکی مێژووی بنەڕەتی ڕاستە بۆ معلوماتی لاوەکی یا بۆ کۆمەڵشتی جوزئی دەتوانین استفادە لە سۆسیال میدیا بکەین. بەڵام بۆ نمونە ئێمە ناتوانین بۆ شتە بنەڕەتیەکان، ینی باوەڕ ناکەم مێژوو نووسی بابەتی و مەوزوعی و ئەکادیمی بگەڕێتەوە بۆ سۆسیال میدیا بۆ ئەوی مێژوەکەی خۆی بنووسێ. شکە بەڕاستی قۆناغەکەی بنووسێتەوە ئای ناکرێت چۆنە مامۆستا ئارام ڕەنگە من چۆن لێ ڕائیەکەم دقیق نەبێ، بەڵام ئەوەی کە تا ئێستا لە بیرکردنەوەی خۆما گەڵاڵە بووە ئەوەیە من ئەگەر واقعێکی مێژووی بنووسمەوە بەڕاستی ئەتیمادی کولی ناکەمە سەر سۆسیال میدیا. من لەوە سایتە ئەلکترۆنەکان جاکەم وشکە جاریوای مؤسسەیەکی گەورە تۆکو ڕۆژنامەنووسێک بەڵێ لە سۆسیال میدیای کاک ئارام ئەم حەدەسانە حەدەسی ئانین کە بڵاو ئەبنەوە شتی ئەمڕۆ شتی ئەم سەعاتە و شتی ڕۆژێکی تر نین، مەگەر ئەو شتە چۆنەڵە یەکێک بە تایبەت بگەڕێتەوە سەرەوە قەزەیەکی ئەوە بێ. بەشێک لە دروستکەری ڕووداوەکان یا ئەتوانین بڵێ دروستکەری ڕووداوە ئەساسیەکان لە ناو سۆسیال میدیای هاوڵاتیە. ئەم هاوڵاتیەش کە ئەو زانیاریانەوە کە تەنانەت جاری وایە ئەوەنە مستەوای بیرکردنەوە مستەوای دەربڕینی لاوازە
تەنانەت ناتوانێت تعبیرێکی صحیح لە حەزەکانی خۆی بکە بەڵام بۆکو ناوەڕۆک هەز ناکەی ناوەڕۆکێکی بەهێزی لێ دەربێن کۆی هەموو ئەوانەی بتوانێت ئەمەدا ڕێژێتەوە جاری بەڕێی من مەسەرەن ئەمڕۆ حادیسەیەک ڕوو دەدا کۆی ئەوانەی کە تۆ دەیبینی لە سوسیال میدیا دەتوانی وجه نەزەرێکت لەسەر کۆی تاوتوێ ئەو قەزەیە بۆ دروست بێ بۆ نمونە ئەمڕۆ فەزیحەتێکی دارایی لە بەرپرسێک ڕوو ئەدا توانی بۆ نمونە کۆی پرۆسەکە کۆی لێکدانەوەکانی خەڵکی بێنی بە دێڕێک تعبیری لێ بکەی بزانی کاکە من ئەمە بۆچی بەکارێنم لێکدانەوەی خەڵک لە تۆڕە کۆمەڵایەتەکانە ئفتر 1000 کەست بینیۆ 2000 کەست بینیۆ 10,000 نووسینت خوێندۆتەوە ئەڵی کاکی یان تا ئێستا بۆن منە نەگەمە ئەو حەقەتەی لەبەر ئەنجامی سیرکردنی سوسیال میدیا کۆمەڵگەی ئێمە لە ڕووی تەکاملی عقلی لە ڕووی وەعی سیاسیەوە گەیشتۆتە ئاستێکی باش چونکە هەموو ئەوانەی منەی بینم لە سوسیال میدیا کۆمەڵێشتی زۆر جوان چۆن ئێستا بۆن منە تەنانەت بەهۆی سوسیال میدیاوە دەتوانێت بۆن ئاستی بیرکردنەوەی تاکی هەر محافەزەیەکی کوردستان بخوێنیتەوە ئەوکو ئەو تەباینەی ئێستا لە ناو واقعی کۆمەڵگەی کوردیا هەیە سەبارەت بەو بابەتانی دەگوزارێن لە سلێمانی ئاراستەیەک لە سوسیال میدیا دەیخوێنیتەوە بە ئاشکرا دەیبینی لە هەولێر شتێکی ترێ لە دۆک شتێکی ترێ لە کەلات شتێکی تری هەیە لە هەڵەبجە شتێکی تر هەیە بەڵام ئەوەی حاڵەت تۆ بێنی وەکو مستەنەدێکی تاریخی مامەڵەی لەگەڵ بکەی بەڕێی من ئەو شتە ئەوە نییە تۆ دەتوانی کۆی ئەوانەی کە لە سوسیال میدیا سەبارەت بە بابەتێکی دیاریکرا ڕوو دەدەن ئەوە بێنی بیکەی بە وجهە نەزەرێک بۆ لێکدانەوەی ئینەکانی خۆت بەڵێ ماوەسا هاوڕێ ئەندازێ وەڵامەکانی کاگاوژین لەوانەیە من یعنی وەڵامێکی تەواو لی دەست نەکەولەوەی تۆ وەکو کەسێکی ئەکادیمی ئەوەی کە ئێوە مێژووی ڕۆژنامەنووسی لە ناو ئەکادیمیەکان ئاڵێنەوە بە خوێندکارەکانتان ئایا یعنی ئەو بایەخەی کە لە ڕابردووە میدیاکارێ یان نووسەرەیەک یاخود ئەدیبێ یاخود کەسێکی بیریار شتێکی نووسی و ئێستا بۆ بە مێژوو ئەمڕۆ هاوڵاتی کە میدیایەکیە بۆ خۆی لە ماڵەکەی خۆی هەیە زیاد لە یەکدانەشی هەیە چەندێکی لە چەندین ڕێگەوە پەیوەندی هەیە ئەمە ئەبێتە بۆ خۆی ئەو کارکتەرەی کە مێژوو نووس بێت وەڵام ناوبڕێ وەرەگەم دوای ناوبڕەکە وەڵام بەرەوە بینەرانی بەڕێز و خۆشەویست ناوبڕێکی کورد وەردەگرین و دەگەڕێنەوە لاتان دووبارە سڵاو وەک پێشی ناوبڕەکەش پرسیارم کرد ینی ئەکرێ ئێستا هەموو هاوڵاتیەک بێتە مێژوو نووس لە ڕاستیە ئەو پێدراوانەی لەبەردەم مێژوو نووسێکایە بۆ ئەوەی مێژوو تۆمار بکە پێدراوی جیاوازن و سەرچاوگەلێکی جیاوازن سەرچاوەکانیش پۆلێن نەکەن بۆ دوو سەرچاوە سەرچاوی سەرەکی و سەرچاوی لاوەکی هەندێک لەوانە ئەکرێ مێژوو نووس یا ئەو توێژەرە کە ئەوێ مێژووی قۆناغی لە قۆناغە جیاوازەکانی ڕۆژنامەگەری کوردی هەر بوارێکی تری مێژوو تۆمار بکە وەکو سەرچاوی سەرەکی مەسەلەن پشت بە دۆکۆمنتێکی نووسراو دەبەستێ پشت بە شاید حاڵێکی زیندوو دەبەستێت کە لە قۆناغەکەیە ژیاوەوە شاید حاڵی ڕووداوەکان بووە پشت بە بەرنمێکی دۆکۆمنتەری تەلەڤیزۆنی دەبەستێ وەکو بەرنمەی وەکو سەرچاوی سەرەکی بەڵام ئەکرێ ناتوانین ئێمە ڕۆڵی سوۆشال میدیا بخەینە و لاوە ئەکرێ وەکو سەرچاوی لاوەکی ئێمە مامەڵە لەگەڵ ئەمانە بکەین بە شێوەیەک لە شێوەکان قووەت و هێزی سەرچاوە سەرەکیەکان بۆ بوونی ڕەگەزی ڕازگۆی و متمانەتیاندا باڵا دەسترا وەک لە قووەت و ئەو هێزەی کە لە ناوەرۆکی سوۆشال میدیادا هەیە ئەویش بەهۆی چێوە ئەویش کاتێک کە یاسامان بۆ دانا کە توانیمان بە یاسا ئێمە خەڵکی پەیوەستکەین بە دەربڕینێکی ئیتیکیانە و مامەڵەیەکی ئیتیکیانە و یاسایانە لەگەڵ سوۆشال میدیادا ئەو کاتە ئەویش هێزی خۆی زیاتر بۆ ئەگەڕێتەوە وەکو ئەمە قابلی ئەوەیە بخرێتە چوارچوویکی یاساییەوە بێگومان و ئەرکمانە ئێستا ڕۆژنامەنووسانی کوردستان و ئەرکی سەرەکەی سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستانە لە کوردستاندا بیر لە تەعدیلی یاسای ڕۆژنامەگەری بکاتەوە بۆ ئەوەی کە ئەم یاسایە تەلەڤیزۆن بگرێتەوە کەناڵی ئاسمانی بگرێتەوە و سوۆشال میدیا بگرێتەوە چونکە کاتێ نایگرێتەوە هاوڵاتی دێ زۆر ناهۆشیارانە مامەڵە لەگەڵ دەربڕینەکانی دەکات لە چەمکی سوۆشال میدیادا بۆ لە چوارچەوەی سوۆشال میدیادا چارەسەر چیە بۆ ئەمە چارەسەرەوەی ئێمە بین هەمومان ئاستی هۆشیاری خۆمان و کۆمەلگاکەمان بۆ مامەڵەکردن لەگەڵ سوۆشال میدیا باڵاتر بکەین بەچی ئەکرێ بەدەر لەوەی بەتاگ ئەکرێ ئەرکی سیستەمی پەروەردەییشە من خۆم دوو جار پێشنیارم داوا بۆ وەزارەتی پەروەردە بۆ یوانەیەکی میدیایی واتە پەروەردەی میدیا چۆن پەروەردەی مەدەنیمانەیە پەروەردەی میدیایی لە دواناوەندیەکانە زیاد بکرێ بۆ لێرەوە تۆ بەم تاکە ئەڵێی بەم خوێندکارە ئەڵەی کە
ئەرک و کاریگەری و هەژمونی میدیاکار چییە و دوجار ئەتەکێتی دواندن و پەیوین لە بەردەم کامێرادا چۆنە چونکە زۆر جان مرۆڤ لە قسەی ئاساییدا ناتوانێت ناخی خۆی دەربڕێت چ جایکە هاوڵاتی فرسەتێکی بۆ دەرەخسیەوە دێتە بەردەم کامێرا ئەوەی لە ناخیداهەیە بەتاڵی ئەکاتەوە زۆر جار تووشی ناوزڕاندن دەبێت تووشی تەشیرە بێ ئەرکی دادگا قورستە دەبێت بەڵام ئەگەر ئێمە پەروەردەیەکمان کرد ئەم هاوڵاتیە بەرچاوی ڕوون بوو میدیا چیەوە ئەرکی چیەوە دەسەڵاتێکی چوارەمە و بگرێ ئێستا دەسەڵاتەکانی تر ئەوە ئەکا ئاراسە دەکا و ئێستا پەروەردەکاری خێزانە میدیا لەبەر ئەمانە حتا ڕۆڵی مڕبی ئەبینێ لەناو خێزاندا باشە ماوەسا هاوڕێگەر حاڵی سوسیال میدیا میدیا هاوڵاتی ئابەم شێوەیە بێ ئیتر بۆ ئێوە پشگیری ئەوە کە نەڵێن چێتە ناو مێژووە لە کاتێکا کە تۆ ئەژڵەی خۆشت ئەڵێ وەکو یعنی سەرچاوێکی لاوەکی مامەڵەی لەگەڵاکرێت لەبەر هەژمون و کاریگەریەکەی لە ئێستادا کاریگەریەکەی وەکو مارشال ماکلوهان چ ڕەگەزێکی بەهێزی تێ بچێتە ناو مێژووە ڕەگەزە بەهێزەکەیم پێ بڵە بینەر لەوانەیە ئێستا بینەرێک سەیری ئەم بەرنامەی ئێمەکە بە دوای ئەوە بگەڕێ چکە هەموو بینەر ئێستا بۆ خۆی بە میدیاکار ئەگەر ئێمە پێوەری سوسیال میدیا بە میدیا و بینەرەکەش بە میدیاکار وێنام بڵێ کاریگەری سوشال میدیا لە کاریگەری سەردەمەکەەوە سەرچاوی گرتووە چونکە میدیا کوڕی قۆناغەکەی خۆیەتی لە هەموو قۆناغێکدا ڕنگدانەوەی ئەو قۆناغە سیاسی کۆمەڵایەتیەیە کە تێدا ئەشی تۆ نمونەت لایە لە مێژووی ڕۆژنامە نووسی کوردی هەموو میدیا ڕنگدانەوەی واقعی خۆی هیچ شتان لایە نمونەیەک بۆ بینەران بێگومان لە ڕاستیدا ئەوکو مارشال ماکلوهان ئەڵێ لە ئێستادا دنیا بۆتە گوندێکی بچکۆلانە لەم گوندە بچکۆلاندا سوشال میدیا دێ چیەکە سوشال میدیا سنوورەکانی بەزاندووە سنوورە جوگرافیەکان حتا سنوورە ئاینیەکان سنوورە مرۆیەکانی بەزاندووە ئێستا تۆ پەیوەندی لەگەڵ کەسێکی جیاواز لە نەتەوەی خۆت ئەکری بەڵام قسەش زۆرە لەسەر خودی ئەم پەیوەندیکە لە نێوان سوشال میدیادا هەیە لە نێوان تاکەکانە جیازی چیە لەگەڵ پەیوەندی کۆمەڵاتیەکە چونکە ئەمە پەیوەندیکە ڕووکەشانەیە سەبات بە پرسیارەکەی جەنابەت بەڵێ بێگومان لە هەر قۆناغێک لە قۆناغەکانە میدیا بە ڕۆڵ و بە ئەرکی جیاوازە ساوە ئەگەر بوارم پێ بدەی حەزوارێ پێم بەڵام باچمە لای کاگاوژین دوای دێمەوە بوارێ پێدەم کاگاوژین ئێستا ئێمە هەر مۆدێلەکانی تری میدیا بە بینرا و بیسرا و نووسراوە هەیە و لە واقعی کوردستانە هەیە تا چەند سوسیال میدیا بەیەخی ئەمانەی پاشەکشە پێ کردووە ئایا ئەوانە هەر هەواڵەکان و سەردێڕەکانیان زانیاریەکانیان کاریگەری خۆیان ماوە و لە دەستیان نەداوە یاخود سوسیال میدیا پاشەکشەی بە بینەر بە خوێنەر بە بیسەر کردووە بەر لەوەی وەڵامی پرسیارە بمەوە ئیزافەیەک بۆ وەڵامی پرسیارەکەی پێشووی بەڕێزت مەسەلەن لەو ناحیەوەی دەتوانین میدیا ئەلکترۆنی یا سوسیال میدیا ئیسفادە لێ بکەین بۆ نووسینەوەی مێژوو یا بۆ دۆکیومنتکردنی واقعیکی مێژووی ئەویش توانین بڵێن لەو تەواوکاری بینی میدیای تەقلیدی و سوسیال میدیا سەرچاوە ئەگرێت کە سال بەهۆی هەژمون و کاریگەری سوسیال میدیاوە دامەزراوە میدیای تەقلیدەکان بۆ ڕووماڵکردنی قەزەکانیان بۆ بەربڵاوکردنی گوتار و کاریگەریان پەنابن بۆ سوسیال میدیا یا میدیا ئەلکترۆنی تۆ ناتوانانی مەسەلەن ڕۆژنامەیەکت هەبێ ڕۆژنامەیەکی وەرەقی بەبێ ئەوە یا بۆ نمونە هەتا ئێستا کەناڵە فەزایەکان دیسانەوە بابەت و بەرهەموو ئینتاجەکانی خۆیان دیسانەوە لە سوسیال میدیادا بەزێنەوە بۆچی بۆی کاریگەری زیاتر بێ تۆ ئەتوانیت لەویا وەکو دەورێکی پێسپێردا و ئیسفادە لە سوسیال میدیا بکەین بکەیت بۆچی بۆ دەستخستنی بەڵگەنامە مێژوویەکان مەرج نییە خۆی بۆ خۆی بێتە سەرچاوێکی مێژووی وەکو خۆی وەکوانێکی تیان زۆر باشە وەڵامی پرسیارەکەمەیتەوە وەکۆی کە ئایا تا چەندێک سوسیال میدیا پاشەکشەی بە کاریگەری میدیای تەقلیدی کردووە بە تەکید جارێ بەر لەوەی ئێمە باسی پاشەکشە بکەینە بێ ئەوە بزانین کە من تا ئێساش بڕام وایە میدیای تەقلیدی تەمەنی درێژترە بێت لە سوسیال میدیا هەموو مۆدێلەکانی بەڵێ دەمێنێتەوە و بە تایبەتی بۆ میدیای بەڵام هێواشکەم بوویەوە ڕاستەکەم بووە بەڵام تا ئێستاش لە لای خەڵکی خوێنەوار خەڵکی معتەبەر بۆ نمونە میدیای تەقلیدی ئەهەمیەتی زیاترە هەتا تەنانەت نەکات لای خەڵکی لای نوخبەتۆ چیکاکە هەموو بەیانێک ڕۆژنامێ وەکو نەریتێ ڕۆژنامێ دوو ڕۆژنامە یا کتێب بە وەرەقی بخوێنیتەوە تەنانەت چەند دراسەیەکم خوێنەوە لە عالەمی عەرەبی و منتیقانی خۆمان ڕۆژهەڵاتی ناوەڕاستە تا ئێستا تەلەڤیزۆن سەرچاوی یەکەمی زانیاریەکانە ڕەنگە ئەوە بەهۆی چۆنەڵێ ئەوە بێ کە ئاستی مەسەلەن هۆشیاری و خوێندنەواری ئەوانە لە ئاستێکی هینە خەڵک تا ئێستا بەشێکی زۆری لە منتیقی ئەمە وەرگرە یعنی سەیری وەسایل تەقلیدیەکانەکە و نوخبەش زیاترە گەڕێتەوە بۆ ئەوە بەڵام ئەمە هیچی پاساو نییە بۆ ئەوی ئێمە نەڵێن پاشەکشەی بە چۆنەڵێ ڕۆڵ و کاریگەری. من پرسیارێکی تری لێ بکەم بوورە کاگاوژی یعنی ئەوەی کە ئێمە بە شێوەیەکی کلاسیکی هەمیشە باسێکن وەکو ئێوە ژوەکو دیکۆمنت جەختان لێ کردەوە لە میدیای
یعنی لە نووسراوی قەڵەم و مرەکەب و کسەر کاغەزەکانایە بۆ ئێمە بەجێماوە ئێستا میدیای کاغەز کەم بۆتەوە پێ دوانی ئەمە کاریگەریەکی نێگەتیڤە بێت لەسەر نووسینەوەی مێژووی ئەم قۆناغە بۆ ئایندا لەمی پاشەکشی پێشوم پێشەکی بوو ئەوە بەڵێ ئێستا کاریگەریی گەورەی کردووە و بەڕاستی لە ڕووی فەوتانە لە ڕووی کاریگەری و چۆنەڵێ و کومامۆسا باسی کرد میدیای تەقلیدی خسۆتە گیانەڵا بە تایبەتیش ئەتوانین بڵێن میدیای وەرەقی یعنی وەکو جەریدە و کتێب و بڵاوکراوەکان بە تایبەتیش گۆڤار بەڵێ کاریگەری گەورەی لەسەر دروست کردووە ئێمە هەتا سێری و مؤشیرات و ئاماژ و ئامارانەی کە ئیکەین زۆرێک لە چۆنەڵێ ڕۆژنامە بەناوبانگەکانی جیهان کاریگەریان لەسەر دروست بووە چجای ئەوانەی کە هینی ناوچەیی یا بۆ نە لۆکاڵ بۆ هەموو ئێمە گەر واقعی جیهان بخوێنەوە کاگاژین بۆ هەموو کۆمەلگاکان ڕاستە یا تەنها لای خۆی لە ڕووی مەبدەئیەوە بۆ هەموو کۆمەلگاکان ڕاستە بەڵام ڕەنگە لە کۆمەلگایەکە کە تا ئێستاش هۆشیاری و چۆنەڵێ ئاسی سەقافی بەرزترە کاریگەرەکەی کەمتر بێت لە دوور ڕۆ یەکەم خەڵک دەست بە میدیای تەقلیدیەوە بگرێت دووهەم بەڕاستی دانەبەزێتە ئاستێکی بازاڕی و فۆزایی کە مامۆستا باسی کرد بۆ مامەڵەکردن لەگەڵ تۆڕە کۆمەڵایەتیەکان و سوسیال میدیای بەڵێ ئێستا تۆ بۆ من لەم ماوەی پێشووە راپۆرتێکم خوێنەوە سەبارەت بە ڕۆژنامەی نیویۆرک تایمز بەهۆی ئەو هەژمونی سوسیال میدیاەوە دەڵێ ناچار بووە لەو باڵەخانەی کە هێتی چەند قاتێکی با بکرێ چکە لەگەڵ کەمبوونەوەی ڕۆڵی میدیای تەقلیدیاوی کردێتەوە بۆ نمونەیەکێک لە سەرچاوەکانی داهاتیشی کەمە بێتەوە کە بریتێ لە ڕیکلام ئێستا سێرەکەی ڕیکلام بە تایبەتی لە ئەوروپایە بەرەو ینی هینی لەسەر چۆنڵێ لۆدی لەسەر سوسیال میدیا دروست کردووە چکە لە ئەوروپا ڕەنگە بۆکو لای ئێمە سوسیال میدیاژین ئەوە ئەکرێ ناوێنین کاریگەری نێگاتیڤ بەڵێ کاریگەری ناو پێشکەوتنەکەی دنیاوە کە کۆمەلگا بەرەو قۆناغێکی پێشکەوت ناڵم کاریگەری زۆر گەورەی دروست کردووە پێشەکی قسەکانی من ئەو پێچوانەی ئەمە نییە ئەو پێشەکیە دەبێت لابد بوترێ بەڵام ئەوەی کە تۆ ئێستا وەزعی میدیای تەقلیدی بەرامبەر بە سوسیال میدیا و بەرفراوانبوونی لە چه ئاستێکایە دەبێ مە قسەش لەوە بکەین بەڕاستی کاریگەری گەورەی دروست کردووە من چەند ئامارێک کە ڕەنگە ئێستا دقیقەن ئامارەکانم چۆنەڵێ لە یادا نەبێ بەڵام ئەو جەریدە گەورەکانی فەڕەنسا وڵاتانی تری ئەوروپا هەموو پاشەکشەیەکی گەورەیان کردووە یعنی بۆ نمونە لە چەند ملیۆنێکەوە هاتوونەتە سەر چەند هەزاردانەیەک یا دەیان هەزارێک بۆ شعبێک کە ڕەنگە نزیکی 100 ملیۆن کەس بێ و لە ڕووی خوێنەواریشەوە نیسبەی خوێندنەوە و خوێنەواری لەو کۆمەلگانەیە چەند بەرامبەری کۆمەلگاکانی ئێمە ئەوانە کاریگەریان کەوت بێتە سەر لە ڕووی سلبیەوە بەڕاستی لە کۆمەلگاکانی ئێمە ینی سوسیال میدیاوانە بۆی مای کۆمەڵی مؤسساتی میدیایی هەردا بخرێ بۆیە بەڕاستی کاریگەری گەورەی دروست کردووە بەڵام من پێم وایە تا ئێستاش میدیای تەقلیدی بەوە دەبینم کە تەمەنی درێژتر بێ لە داهاتوە بەڵێ لە سوسیال میدیا بەڵێ ماوە ساڕێ لەگەڵ نمونونەکە کە خۆت ئامادە کردەوە باسیکەی بۆمانەوە نمونانە ئەمێ و پرسیارەی کاگاوژین لە تۆشکەم تا چەند مەترسی لەسەر ئایندەی نووسینەوەی مێژووی ڕۆژنامە نووسی کوردی هەیە لە کاتێکا کە یەکێ لەو دیکۆمنتە بەهێزانەی ئەمێنێتەوە مێژوو نووس جەختی لەسەرکاتەوە پشتی پێ ئەبەسێ بریتە لە میدیای نووسراو چکە ئەلکترۆنیات قابلی تیاچوونە قابلی سڕینەوە قابلی نەمانەوە قابلی ئەوەشەکە هەموو کەس یعنی پێی مهتەم نەبێ ئەرشیفی بکە ئایا ئەمە چەندێک مەترسی دروستکەوە لەگەڵ نمونونەکە ئەومان ڕوونکەیتەوە سەرچاوی لاوەکی بە بەراورد بە میدیای نووسرا و بینرا و ئێمە ئاماژەی پێبین و وەکو سەرچاوێکی لاوەکی سوودی لێوەرگرین بەڵام سەبار بە پرسیاری پێشووترت چی وا لە ئێمەکە بۆکو مۆدلێکی میدیا سەیری بکەین و لە سەرچاوی لاوەکیشەوە لە زمانێک لە زمانەکان ئەوکو سەرچاوی سەرەکی مامەڵی لێ بکەین کۆمەڵێ بەها هەیە لە زانیاریە لە هەواڵە لە میدیایە ئەم بەهایانە جیاوازن لە ناو ئەم جیاوازەکانی ڕاگەاندندا بۆم لە بەهای خێرایی گواستنەوە لە زانیاریەکاندا لە سوسیال میدیا زۆر جیاوازە لە ڕۆژنامەیەکی هەفتانە و ماگانە ئەوەنە بە خێرایی زانیاریەکان و شەپۆلی زانیاریەکان ئەگوازرێتەوە ڕۆژنامەیەکی هەفتانە لەکوێ فریا ئەکەوێ ئەم ڕووداوانە بە تۆ بڵێ هەتا ئەم ڕووداوانەی بە تۆ و حوجار هاوڵاتیەک لە ماڵی خۆی بیستوێتی و جای هەواڵی تازە بەهای تازایی بەهای تازەیش بۆ خۆی شتێکی ترە کە بە خێرایی و هەم بە تازایی بەڵام ئەتوانین بڵین لە بەهای ڕازگۆییدا
لاوااسترە بە بەراورد بە ڕۆژنامەیەکی چاپکراو بەڵام پێ دوایە ئەویش تایبەتمەندی خۆی هەرمێنە میدیا کلاسیکەکە لە دەستشی نەیەوە لە دەستیشی نایەوە بە بواری خۆی لە واقعی خۆیداوە لە توانستی خۆیدا ئەتوانێت کاریگەرکە بەڵام بۆ نمونە لە هەڵبژاردنەکانی کاندیدەکانی سەرۆکی ئەمریکادا سوۆسیال میدیا توانی ڕۆڵێکی ڕاستەقینە بگێڕێ لە هەڵبژاردنەکانی لە شەڕشەکانی بەهاری ئەوەی ناوەبرێ بە بەهاری عەرەبی ئەو کاتە من خۆم خوێندکاری ماسەر بووم لە مەسەر لە ڕاستیە ئەم بینی سوۆسیال میدیا چ ڕۆڵێکە بینیە لە گەرمکردنی هەست و حەماسی ئەم خەڵکەدا بە خۆپیشاندان قسە لەسەر پێدوانی ئەمە شتێکی کاتیە بێگومانی ئەمە کاتیە ڕۆژانەیە و تێپەڕێ بەڵام وەکو ئەرشیف ئێمە وەکو سەرچاوی سەرەکی مامڵەی لەگەڵەکەین کاتێک لە مێژووی شۆڕشەکان و مێژووی نەکانە باسەکرێت کاتێک ئەبێ بە یاسا کاتێک بە یاسا تو هاوڵاتی ملزەمەکەی بەوەی چۆن بنووسێ وەکاتێ لە قوتابخانەیە مادەی بۆدا ئەنیت و پەروەردەی بک چۆن مامەڵە لەگەڵ میدیادا بکە چونکە میدیا ئێستا لە ڕاستیە توێژەرەکانی بواری میدیا مامۆستا ئارام ئەڵێن ئەگەر خێزانی حەوکەس بێ بە تەلەڤیزۆنەوە هەشتمین کەسە یەکێکە لە ئەندامەکانی خێزان نەک هەر ئەندامێکی بێ ڕۆڵیشە بگرە ئەندامێکی خاوەن ڕۆڵ و بگۆ و قسەکەن کاتە ئەمە تایبەتمەندی قۆناقێک بۆ ئەو تایبەتمەندی چییە تۆ ئەدویست لە مێژوو ڕۆژنامەنووسی کوردیا باسکەی هەموو میدیا ڕنگدانەوەی واقعەکەی بۆی بووە سوۆسیال میدیا لە ئێستادا ئەمەی لەبارەیە کە واقعەکە لی دەخوازێ بەڵام لە قۆناغەکانی ڕابردوودا میدیای ئێمە مێژوو ڕۆژنامەگەری کوردی ئێمە بەپی قۆناغەکان گوتاری تایبەتی هەبووە ڕنگدانەوەی قۆناغە سیاسی و کۆمەڵاتی و ئابوووریەکە بووە بۆ نمونە ئەگەر چاوێک بە ڕۆژنامەی کوردستانی بە درخانیەکانە بەخشێنەوە لە 1990 ئەم ڕۆژنامەیە چیەکە ئەم ڕۆژنامە تاکە ڕۆژنامەیەکە کە لە باوەشی خەڵکانی لە ڕاستیە سربەخۆ لەدایک بووە و هەندێک لە توێژران بە ڕۆژنامەی ئۆپۆزیسیۆنی ناودەنێن و چونکە هیچ دەسەڵاتێکی کوردی لە پشتیەوە نەبووە خۆزگە و کاتە دەسەڵاتمان هەبووە و دەسەڵاتی کوردی لە پشتەوە بووایە من هاوڕام لەگەڵەوە بەڵام هیچ دەسەڵاتێک لە پشتیەوە نەبووە بگرە لە غوربەت و لە ئاوارەیە دەرچووە سەردەمی غوربەت بەرهەمی میدیای کوردی لە غوربەتا چیمان پێ دەڵێ دێ قسە لەسەر چیەکە قسە لەسەر بێدەرەتانی کوردەکە پەیامی بێدەرەتانی کورد بە خەڵک دەڵێ دێ قسە حتا لەسەر ئەدەب دەکا بەدەل لە سیاست دێ داستانی مەموزینی ئەحمەدی خانی ئەڵقە بە ئەڵقە و زنجیرە بە زنجیرە تۆمار دەکا ئەمە هەموو مێژووشە ئەمە هەموو مێژووە دێ مێژوومان بۆ دەجێڕێتەوە تا ئێستا مێژوو نووسەکان بەدەل لە ڕۆژنامەی کوردستانی لێ دەرکە کۆگنین لەسەر مردنی وەفاتی حاجی قادری کۆیی مێژوێکم پێ بڵێ بەڵام ڕۆژنامەی کوردستان دێ لە ساڵی 1990 لە ژمارەی سێیدا دەڵێ پیاوێک هەبوو ناوی عەبدولقادر بوو لە منتیقەی سۆران ئەژیا خاوەن بلیمەت بوو چی بوو بابەتێک پێشەکێک لەسەر بازەکە دوای دێ هۆنراوەیەکی حاجی قادر بازەکە ئەڵێ ئەم پیاوە پارساڵ لە ساڵی پارا وەفاتی کرد کەواتە ئێمە لە ڕۆژنامەکەەوە تێگەین هەر ڕۆژنامە چۆن مێژومان بۆ دەنووسێتەوە لەو قۆناغەدا دێ پێمانەڵێ ئەگەر ئەو 1990 دەرچووە ئەم یعنی 1990 وەفاتی کردووە کەواتە لێرەوە تێدەکەین دێ داستانی ئەحمەدی خانیمان مەموزینمان بۆ باز دەکا و تەواو بۆمان بڵاوەکاتەوە ئەمە ئێمە لێرەوە تێگەین کە گرنگی بە ئەدەپەیە دێنە دواتر سەردەمی شێخ مەحموود پێش شێخ مەحموود دێنە سەردەمی هەتاوی کورد دێنە سەردەمی گۆڤاری ڕۆژی کورد و هەتاوی کورد و غەزەتەسی و ئەمانە کار لەسەر دوو تەوەرەکەن کار لەسەر ئەوە دەکەن چۆن ئێمە زمانی خۆمان بپارێزین و گەشەی پێ بدەین و پاکی کەینەوە لە هەندێک وشەی بێگانە کار لەسەر زمان دەکەن لەوێ هەزاراوی کردۆلۆجی دێتە کایە و عەبدوڵڵا جەودە دێ بابەتێک دەنووسێ لەسەر ئەوەی چۆن ئێمە کوردناسی لە رووسیا هەیە جیابۆتەوە ئەوەی کە پێڵین کوردۆلۆجی لقێکی کوردۆلۆجی ئێمە وەکو زانستی سەربەخۆ مامەڵەی لەگەڵ بکەین لەوێ کار لەسەر سەربەخۆیی کورد یا بۆ نمونە داد و بێدادی خەڵک لە ژێر دەسەڵاتی عوسمانیەکانە و کار لەسەر چیەکەن کار لەسەرەوەکەن چۆن زمانی کوردی پاکەینەوە دێنە سەر سەردەمی شێخ مەحموود سەردەمی شێخ مەحموود چەند مۆدێلێکمان هەیە مۆدێلمان هەیە ڕۆژنامە دەبێتە زمان حاڵی فەرمی حکومەتەکەی لەوێدا هەواڵەکانی حکومەتەکەی و کڕین و فرۆشتن و دەرگاکان بڵاو دەکاتەوە بەڵام دیسان دێنەوە سەر ئەشکەوتی جاسەنە لەوێدا میدیا مۆدێلێکی تری شۆڕژگەڕیمان پیشان دەدا ئەبێتە زمان حاڵی فەرمی پارتێکی شۆڕژگەر لە ئەشکەوتی جاسەنەدا کاتێ شێخ مەحموود بانگی حەق دەردەکا میدیا دەورێکی تەبڕع و هاوکاری ئەبینێ بۆ نمونە یەکێک لە بابەتەکانی ڕۆژنامەی بانگی حەق ئەکرد بە نمونە بێنینەوە کە لە ئەشکەوتی جاسەنەیە شێخ مەحموود داوا لە خەڵکەکە ئەڵێ چی ئەڵێ بانگی حەق کە زمان حاڵی شۆڕش و شۆڕشی چەکداری و با بڵێن ئەو بزافە پارتیزانە بووە کە لە ناوچەی سورداش و ئەشکەوتی لە سەردەمی شێخ مەحموودا هەبووە ئەڵێ بۆ ئوردوی کوردستان بۆ ئوردوی کوردستان و مجاهدین و قیوای میلەتی ئیسلام و هەموو میلەتی کورد هەموو شتێ تەرک و تەبەڕوع ئەکرێ وەکو پارە وەکو ئەسب وەکو ئێستر وەکو ئەسلیحا وەکو جبەخانە جامانە کڵاو کراس قوماشی جل چاکەت پانتۆڵ دۆلاق گۆرەوی کەوش سوخمە بەتانی کلیم مسقاڵێ
چی تێ دەستە سڕێ هەتا دەرزی و درومانێک هەتا شەکل و چاو کاور و بەرخ و ڕۆن و برنج و ساور و نیسێک هەتا نۆک و ئارد و جۆ و پاچ و بێڵ و خاکەناز هەموو ئەمانە پێشکەشە بە ئوردوی کوردستان چونکە حاڵی ئوردوی کوردستان و جنگاوەرەکانی لە مەترسیدایە لەوێدا میدیا کەرەستەیەکی بەهێزە بۆ گەرمکردنی هەست و حماسی شۆڕش دوای ئەم قۆناغا کاتێک کە شەک محمود لە سوورداشەوە ئەچێ بەرەو پێنجێن و مەترسیەکان زیاد دەبێت و ئینگلیز و با بڵێن سەرۆگەزیرانی حکوومەتی عراقی دێ حکوومەتی مەلکی و کاتی عراقی دێ لە سلێمانی ئەمێنێتەوە شێخ عەبدولقادری برای و کۆمەڵی نووسەریتر لەگەڵی ناڕۆن بەڵکو دێن لێرە جارێکتر ڕۆژنامە دەرەکەنەوە مۆدێلی چی باز لە هێوەرکردنەوەکەن باز لە ئاشتیەکەن دوجار بینە سەر مێژووی نهێنی کوردی یا ڕۆژنامەوانی نهێنی کوردی پێش ڕاپەڕین ئێمە ئەبینین لەو سەردەمەدا بە زمان حاڵی شۆڕش کار لەسەر پاراستنی ڕەسەنایەتی کوردی و کار لەسەر چیەکە کار لەسەرۆکاکە هەست و هۆشی حەماسی شۆڕژگەڕانی کوردی لە ڕاستیدا باڵاتر ببێ بۆ نمونە هەر لەو سەردەمەدا ئەگەر بە دیدێکی ڕۆژنامەوانەوە بخوێنینەوە 96 ڕۆژنامە و گۆڤار و بڵاوکراوەی نهێنیمان هەیە کە گزارش لەو واقعە دەکا کە میلەتی کورتێدا ژێردەستەیە بەڵێ ئەم هەموو نمونانەی کاگاوژین مامۆسا هاوڕێ باسی کرد ئایا قەناعەتی ئێمە کەم ناکاتەوە بەم سۆسیال میدیای کە تەمەێکی کاتیە و ئەلکترۆنیاتێکەوتێ پەڕێ یاخود ئەویش ئەو بایەخەی ئەوی هەیە کە باسی کرد ئێمە بە دەرئەنجامی ئەم بەرنامەیە بە چۆنەڵێ تەبەنیکردنی یەکێکیان یا پێدانی مافیمانەوە بە یەکێکیان دەرنەچین بەڕاستی ئێمە بەوجانەوەکی مۆزوعیان بەڵێ بەڕێی من ئەتوانین ئێمە ڕاستە هەردوو لە تا چەندێک کاریگەریان هەبووە یا جانبی سلبی و ئیجابی هەرێکان چییە ئەمە شتێکی ئینکاری لە ناکرێت بەڵام با ئێمە بە ڕوانگەیەکی تەکاملی سەیری هەردووکیان بکەین یعنی ئەو خزمەتی دەتوانێت سوسیال میدیا دەتوانێت بیکا بە کۆمەڵگە و هەتا بە میدیای تەقلیدی و میدیای تەقلیدی ئەو ئیسفادانەی کە دەتوانێت بیگەێنە چییە بۆ نمونە من و جەنابەت بڵێن کاکە من دوو وەستاین من وەستای لە بخەم جەناب وەستای گەچکاری بۆ نمونە ئەمەوە ناکا کە تۆ وەکو وەستای گەچکاری حقت هەبێ من چۆنەڵێ دەوری من کۆتایی پێبێنی هەردووکمان بیناکەین ینی خۆناغەکانی ئەوە ئەکەین ئێمە هەتا وەکو کۆمەڵگەی خۆمان بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی ناڕاستەیرکەین ئیسفادەیەکی زۆرمان لە بواری سوسیال میدیا کردووە ڕاستە فەوزا هەیە ڕاستە ئەوەیە بەڵام ناتوانین بڵێن کە سوسیال میدیا نەبووەتە هۆکارێ بۆ دروستبوونی بەرپرسیارەتی لە ناخی تاکی کووردە بەڕاستی من لەم ماوەیە زۆر خۆشحاڵم بۆی کە بە ڕێزێک مامۆستایەک یا ئەندامێکی گروپی مامۆستانی ناڕازی شەو شتێکی بڵاوە کردەوە وەکو قەرارێکی مامۆستانی ناڕازی بەیانی دایان هەزار مامۆستا لەسەر جادە بوو لە هیچ کەناڵێکی نیشا بۆسیارە لە تۆکەم لەبەرەوەی تۆ ئەزمونێک لە کاری ڕۆژنامە نووسەیە جیاواز لەو ڕەهەندە ئەکادیمی مامۆستایەتی یعنی ئایا ئەم هەموو دۆخە هەستیارەی کە واقعی کوردستان پێایە تێپەڕێ ئەمەش قۆناغێکی مێژوێ لە قۆناغی مێژووی سیاسی کورد ئایا میدیا ئەتوانێت ئەم قۆناغە بەرپرسیارانە بگوازێتەوە وەکو ئەو نمونەی مامۆستا بۆنمە باسی سەردەمی شێخ مەحموود دواتر سەردەمی دوای شێخ مەحموود وە قۆناغی نهێنی پێشی ڕاپەڕێن کۆمەڵی نمونەی جوانی باس کرد ئایا ئەمە لەو ئاستایە کە ئەگەر ئێمە بێت و ئەو ڕۆڵی میدیای هەچەند ئێوە بەشێکتان قەنەعەتەوەنێ میدیای کلاسیکی ڕۆڵی خۆی لەدەست نەداوە ئایا ئەم میدیا لەو ڕۆڵ و بایەخەی ئەم ڕووداوە کاریگەرانە کەم ناکاتەوە پێڵێن میدیای تەقلیدی دەتوانێت وەکو دۆکیومنتکردن ئەو خزمەتە گەورەیە بینێ بەڵام لێرەدا کێشەکە شتێکی ترێ ئێمە زۆرینەی زۆری میدیاکانی هەرێمی کوردستانمان میدیای حیزبین میدیان خەلفیەتێکیان هەیە ڕەنگە ئەو خەلفیەتە کاریگەری لەوە هەبێت کە بتوانێت بە شێوەیەکی مەوزوعیانە بە شێوەیەکی سادقانە واقعەکە وەکو خۆی ئەوە بکە خۆتەزانی ئێستا سەرچاوەکانی ئیعلام علاقاتی خارجی هێز سامان هەمووی لای کۆمەڵێک حیزب و گروپ و تەنانەت بنەماڵەی کەمیش کۆبۆتەوە سەیرەکەی زۆرترین ئیعلام هی ئەوانە بە کاریگەریترین ئیعلام هی ئەوانە لانی کەم حقایقە شێوێنن یعنی بۆ نمونە جاری وایە کۆمەڵێک ئیعلامی گەورەت هەیە واقعێکی گەورە ناو کۆمەڵگەیە ڕوئەدایە فەزیحەتێکی گەورە ڕوئەدا کە پەیوەندی بە تاکی کۆمەڵگەی کوردیەوە هەیە بەڵام ئەم میدیانە دێن سێرەکەی ڕۆڵێکی پێچوانابین بابەتێکی ترێنن کە ڕەنگە نەوەختی هەبێ و نەموبەڕیری خستنە ڕووی هەبێ بەڵام بۆچی بۆ ئاڕاستەکردنی ڕایگشتی بەلایەکی ترایە بۆ لە بیربردنەوەی خەڵک بۆیە بەڕاستی من هیوایەکی کەم هەیە بەوەی کە زۆرینەی زۆری ئەعلامەکان بتوانن وەکو خۆی ئەم قۆناغە ئەو بکەن بەڵام میدیامان هەیە کۆمەڵی میدیامان هەیە چ لەسەر ئاسی دامەزراوەی و ئەحزاب بێ یا میدیای ئەهلی بێ
یا بۆ نمونە کۆمەڵێک چۆنەڵێ نووسەروشت کە یاداشت و کە ئینی خۆیانە نووسنەوە ئەمانەوە کات بەشی خۆی حقایق بگا بە خەڵکێک کە سبەی نەمەبەستی بێ ئیسفادەیان لێ بکە بەڵام بە شێوەیەکی گشتی تۆ ناتوانانی میدیای ئێرە بە یەک چاوسەیرکەی هەر ئەوەشە وەکو فاکتەرێکی گرنگ بۆ ئێمەش و بۆ کۆمەڵگەکانی تری عەرەبیش کەوای کرد زۆرینەی خەڵکی چیان لەسەر سۆشیال میدیا بێ بۆ بابەتە سیاسیەکان کاتێکە لە ئەوروپا کە میدیای تەقلیدی دەورە سیاسەکەی بە شێوەیەکی باش بینی و ئازادیەکی باشە بۆ خەڵک سێرەکەی سۆشیال میدیا ڕەنگە بۆ مەسائلی تەرفیهی و بۆ مەسائلی بازرگانی و ڕکلام زیاتر بەکاربێنێ بەڵام بۆ ئێمە سێرەکەی بۆ مەسەلەی سیاسی فشاری سیاسی بەڵام ئەمە کاریگەری لەسەر بەرپرسیایەتە مێژوویەکە هەیە لە چ ناحیە یعنی لەو ڕۆ بەرپرسیایەتی مێژووی بۆی ئێمە ئەم قۆناغە لە ئایندانەوەکانی ئێمە مێژووی ئەم قۆناغی ئێمە بخوێننەوە ئەو چاواشەکاری تۆ باسیەکەی کە میدیاکان بارگاوین بە حیزبەکان و سێبەری حیزبەکەەوە چاواشەکاری هەیە ئایا ئەمە بەرپرسیایەتە مێژووەکە کاڵتر ناکاتەوە خۆی بە مطلقی ناتوانمەوە بڵێم چکە بەڕاستی وەکوتم سۆشیال میدیایەکێکە لە هۆکاری جاابەکانی بریتە لە چی بکە بە دوایین قسەدماوەی مەسئولیت وێ لە نەتیجا قسەی من ئەوەیە ئێمە ڕاستە باسی وەکن کاریگەری سۆشیال میدیا لەسەر میدیای تەقلیدی چەنێکە لەسەر کۆمەلگە چەنێکە یا میدیای تەقلیدی چ تەحەدیەکی ڕوبەڕووبەتەوە بەڵام لە نەتیجا ئێمە دەتوانین هەموو ئەمانە حلکەین بەوەی کە دەورێکی تەکاملی تاوکاری بێن بە هەردووکیان پەیوەندیەکی تەکاملی لە نێوانە دروستکەین و ئەو کێشە و گرفتانەی کە سۆشیال میدیایەتی مامۆستا باسی کرد دەتوانین بە چەند شتێک تاوی کە نێک لەوانە یاسای تایبەتی وە دەربکرێت لە قۆناغەکانی سەرەتای خوێندنە چۆنەڵێ منهەجی تایبەتی هەبێ و بەڕاستی لەسەر ئاستی کۆمەڵگەش هۆشیارێکی پێش دوایە درێژکراوەی میدیای کوردی لە مێژووی ڕابردووی کورد قەناعەتمە قۆناغێکی زۆر گرنگە لە میدیاوە چێتە چوارچێوەی میدیا و بەڕاستی دەوری ئیجابی زیاتر وە لە دەوری چۆنەڵێ سلبی بەڵام ئەبێ مجتەمەعی ئێمە ئەگەر مجتەمەعەکەمان وا لێ کرد هۆشیار بێ خاوەن مەناعە بێ ئەو کاتە دەتوانێت لەگەڵ سۆشیال میدیاش و غیری سۆشیال میدیاش مامەڵێکی تەندروست بکەن بەڵام ماوە ساوەڕێم ماوەی بەرنامەکەم تەواو بۆ دوایین دەرفەت بۆ بەڕێزە لەسەر تەوەری سەرەکی بەرنامەکەمان کە قسە لەسەر سۆسیال میدیاکەین بۆ چوونە ناو مێژووی ڕۆژنامەنووسی کورەوە درێژکراوەی ئەو مێژووە کە کاگاوژینیش بڕوای وایە ئەمیش بە شێوەیەکی دیکە درێژکراوەی ئەو مێژوویەکە لە ڕابردووە هەبووە بێگومان درێژکراوی ئەو مێژووی میدیا زۆر جار تاوانبارە و زۆر جار لە ڕاستیدا خاوەن فەزڵە لە تۆمارکردنەوەی مێژوودا بۆ نمونە میدیا ئێمە بە هەردوو دیودا ئێمە لە قۆناغەکانە باسمان هێنامان تا قۆناغی نهێنی بەڵام ئەگەر هەر لە قۆناغی نهێنیە ئەو مێژوو جوانەمان هەیە کە میدیای نهێنیە بەڵام میدیای سێبەریشمان هەیە بە باڵای حکوومەتێکی داگیرکەری کوردستانی هەڵداوە یا لە قۆناغی دوای ڕاپەڕینە میدیا دەبێتە میدیای حزب بەڵام هەرو میدیاش بوو لە پێش ڕاپەڕینە زەنگی زەماوەندی ڕاپەڕین لێدەدا دوجار لە ئێستادا میدیا مۆنۆپۆڵەکرێت لەسەر حزبەکان دوجار میدیای ئۆپۆزیسیۆن دروست دەبێ هەموو ئەمانە توانیان بە یەکەوە مۆدلێک دروستکەن کە مۆدلی میدیایی کوردیە و هۆشیارێکی تەواو ببەخشن بە بینەر بە بیسەر بە وەرگری کورد بەڵام ئەوەی ئێستا من زۆر جەختی لەسەرەکەمەوە کە قسەی سەرەکیمان بە تۆخی لەسەر سۆشیال میدیایە پێویستمان بە بەرپرسیارەتێکی قوڵ هەیە کە هەمومان وەک ڕۆژنامەوان وەک هاوڵاتی وەک کۆمەلگا بۆ مامەڵکردن لەگەڵ میدیا بۆ ئەوەی ڕەمزە نیشتیمانیەکانمان ئایندەمان ئاسایشی نیشتیمانیمان ژیانی تاکمان یاسامان ئاینمان دابوونەریتمان هەموو ئەمانە بپارێزین لە دەستدرێژی میدیایی بێڕەحمانە پێویستمان بە بەرپرسیارەتی بە یاسا بە ئیتیکایە پێت وایە ئەمە وەکو لە کاگاوژینم پرسی ئەمە بەرپرسیاتە مێژوویەکە کاڵەکاتەوە بۆی ئەو فەوزایی کە تێی کەوتین و یاسایەک نییە لە چوارچێوە کارڕێکی بخات ڕاستی ئەگەر ئێمە مەسبەی بخینەوە ناو مێژوو سبەینەوەکانی ئێمە مێژوویم ڕۆ بخوێنەوە قۆناغا ئەبێ بە مێژوو هەندێک لە مێژنووسان چەند ساڵێکیان داناوە تا چەند بیر و ڕای جیاوازێک کە دوای 30 ساڵ ئەتوانی ئەمە وەکو مێژوو سیرکەی بەڵێ ڕازگۆ نەبوونی پەیامی میدیایی و نەبوونی ڕەگەزی ڕاستی لە پەیامی میدیایی بە جیاوازی هەر باگراوندی سیاسەتی کەناڵ لە پشتی میدیاکەوە چیە قسە ناکەین بەڵام هەر سیاسەتی کەناڵ لە پشتی میدیاکەوە هەیە کە ڕێگە نەدا بە زاڵبوونی ڕەگەزی ڕازگۆیی ڕەگەزی ڕاشکاوی لەم پەیامە میدیایەدا بێگومان کاریگەری ڕاستە خۆی هەیە لەسەر نووسینەوەی مێژوو لە ئایندەدا بەو ڕێژەیە کە ئەم ڕازگۆی کەم دەکاتەوە بەو ڕێژەیە ڕازگۆی لە نووسینەوەی مێژووە کەم دەبێتەوە لە داهاتوودا بەڵێ زۆر سواز بۆ مامۆستا هاوڕێ مەحموود مامۆستای ڕاگەیان لە زانکۆی سلێمانی و توێژەر لە بواری ڕاگەیاندن کاگاوژین عومەر نووسەر و ڕۆژنامەنووس سوپاس بۆ ئامادەبوونتان لە ستۆدیۆی بەرنامەی سۆراغی مێژوو بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیەتمە کۆتایی سۆراغی مێژووی ئەم جارە تا سۆراغی کە بەخۆی گەورەی میرەوانتان دەسپێرم خۆتان لەگەڵ کاتێکی خۆش بۆ هەموو لایەن